ئیشەڵا نابێتە عیبە بە خۆم سەرسامم لەوانەیە سەرکەوتنم کەم بێ بەس ئاسەنگم زۆر پەڕانەوە. سڵاو لەبێ و ئەم کاتت باش و لە کۆتایی ساڵی 2025 پێم بڵێ ڕووداوێکی خۆش هەبووە بۆ تۆ هاتبێتە پێشەوە و لە ئەم ساڵدا ڕوویدا بێ هیچ کات بیرت نەچێ؟ بڵێ ڕوودا و زۆر بووە بەڵام ێستا ناتوانم هەر هەمووی باسکەم تادی دیگەم ئەتوانم ڕووداوی زۆر تایبەتە بووە کە ڕوویاو لەم ساڵا بەست یامەیەکێکە لە تایبەتەکان کە من دەستم کردو بە دروستکردنی فیستیڤالێک بە هاوکاری خوشەکەم و هاوڕێکمان کە ئێمە گروپێکمان دروست کرۆ بەناوی لوکس گروپەوە یەکێکە لە خۆشترین ڕووداوەکانی ئەم ساڵم و هیوادارم خەڵکیش تێشی لێ بێنێ و خۆشم بەردەوام بم لەسەری چیش بتوانم بەردەوام بم لەسەری. ئەم فستیڤاڵەی بەرزاییەکان بیرۆکەی تۆ بوو؟ بیرۆکەی من نابەتەنیا خوشکەکە؟ 4 کەس بووین من و خوشکەکەم و هاوڕێیەکم بەڕێزیی کەشمان لەگەڵا بوو بەس ئەو لەگەڵمانە ناوە تا نیوەی لەگەڵمان ناهاو. باشە پێم بڵێ چ ڕووداوێکی ناخۆشە بۆ لەم ساڵا بیرت ناچێتەوە؟ وڵی ئەوەش ڕوودا و زۆر بووە کە بیرم نەچێتە لەم ساڵە لەوانەیە لە دەزانی ئەزیزێ بێت یان بۆ نمونە هۆکارێکی سروشتی بێت کە کەسانێک زەرزیانیان پێگەیشتە بێت ئەمانەمەی ڕووداوی ناخۆشن من وڵاتەکەی خۆم کە سایەتەکانم خۆشەوێت گەورە تا بچووکم خۆشەوێت یعنی هەر ڕووداوەکەی بینین لە هەر کەناڵێکی میدیایی بێ بە بۆنەی هەر سروشتی بێت دەستکرد بێ ئەمانەمەی ناخۆشن تهدید نین ناتوانانی بڵێ بە تایبەت ئەمە زۆرن. باشە لە نمونەی ئەو لافاوەی کە لە چەمچەماڵا بینیمان بێگومان هەمومانی بێتاقەت. بەڵێ بەتاکید منیش ڕێک مەبەستم ئەوە بوو بەڵام کۆم کردەوە لەگەڵ زۆر شتی ترە کە ناتوانم بەتەنیا بۆ نە چەمچەماڵ شارێکی شوێنێکی خۆشەویستە لە لای هەمومان بەڵام زۆر شوێنی تریژان هەروەکو ئەمانن بەسەوەی ئەوان زۆر دیار بوو بەداخەوە هیوادارم هەرگیز شتیوار ڕوونەیەتەوە و من زەرەری هەموو کەسێکمان پێ ناخۆشە. بێگومان ئێمەش پێمان ناخۆشە پێم بڵێ بە چ کەسایەتیەک سەرسام بووی لە ئەم ساڵدا؟ وەڵی کەسایەتی زۆرم بیان سەرسامی زوویان بینە سۆشیال میدیا بەس ئیشەڵا نابێتە عیبە بە خۆم سەرسامم. ئەو متمانە چییەکە بە خۆتەکە؟ وەڵی متمانی لەوانەیە سەرکەوتنم کەم بێ بەس ئاسەنگم زۆر پەڕانەوە بە تایبەتی ئەم فیستیڤاڵە ئەوەی ئاسەنگ هاتووتە پێشەوە زۆر هەوڵدران نیکەین زۆر هەوڵدران نیکەین زۆر سارد کراینەوە بە سەرکردان. پلان هەیە بۆ ساڵی 2026؟ پلان شتێکە دایم لە مێشکی مرۆڤ بۆ نمونە تۆ شەوێتە مێشکردبیانیشی لەسەرەکەی ئەو پلانە گرنگە کابێنێتەوە من لێسام فیستیڤاڵم کردووە بە پلانێک من دەستپێکێکمە ئەزمونمانەیە هەرە هاوڕەکان مەزمونیانێ بەڵام وەکو لوکس گروپ یەکەم فیستیڤاڵمانە پلانی زۆر جوانم هەیە کە ئەمە ببێ بە زنجیرە فیستیڤاڵێک و یەکدانە نەبێ و هیچ فیستیڤاڵێکیان لەوەی در نەچێتەوە هیوادارم سەر بگرێ و ئیشەڵا سەری شەگرێ.